با سپۆنسەری ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتەکان گروپی هۆشیاری گەنجان دومین پێشەنگەی شێوەکاری تایبەت باوێنەکانی سەرۆک مامجەلال ڕێخست. لە پێشەنگەکەدا ژمارەیەک لە شێوەکارانی نەتەوە جیاوازەکان بەژاریان لە پێشەنگەکەدا کردبوو بە کێشانی وەنەکانی سەرۆک مامجەلال و سەرۆک بافڵ تاڵەبانی کە گزارشیان لە خۆشەویستی ناخیاندا کرد بەرامبەر بە ئەو سەرکردانە. ئێمەوەکو گروپی هۆشیاری گەنجان بۆ دووەم ساڵە پێشەنگایەکی شێوەکاری تایبەت بە پەرەز مامجەلال دەکەینەوە. خۆدا نەزانم مامجەلال لە سمبولی پێکەوە ژیانە ڕەمزی ئاشتیە لە عێراق و لە هەموو تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە تایبەتی کەرکووک و هەموو شارە عێراقیەکان و دیارە مامجەلال وای کردووە کە خۆی و ڕوحی پاکی هەمیشە لە دڵی هەموو نەتەوەکانی عێراقا بمێنێتەوە و لەم پێشەنگایە بە کورد و بە عەرەب و بە تورکمان و بە هەموو نەتەوەکان لەم پێشەنگایە بەشداریان کردووە و پێشەنگاکەش تایبەتە بە وێنەی مامجەلال و هەر کەسە بە شێوازێکی تایبەتی خۆی ڕسمی مامجەلالی کێشاوە. فن حدود نییە، فن نازانی قومیت، نازانی مذهب چییە، جسر تەواصل بین هەموو مکوناتە. مامجەلال خوا عەفیکە پیاوی سیاسی زۆر باش و زۆر خزمەتی کرد خاصەتەن بۆ کەرکووک تەفریقە نەکرد، یعنی خزمەتی بۆ تورکمانەکەم کە زیاتر بۆ کوردەکە بوو. مثلا ئاثاری هەیە ئەم ناوە، یعنی ئەم سەرح گەورە ئەو بینایە و مرکز تەقافی فکری مامجەلال بوو، زۆر خزمەتی کرد، یعنی خاصەتەن بە تورکمان هیچ تەفریقە نەکرد بۆ کەرکووک، سیاسەتی زۆر باش، سیاسە یعنی تەفریقە نەکرد بین مکونات کەرکووک. زۆر دڵخۆشم کە بەشداری بوومە لە سەر ئەو دوو لەوحەیە دانەیەکیان ڕسمی مامجەلالە، ئەوەی تریانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیە. بەو دوو ڕسمە بەشداری بوومە، زۆر دڵم خۆشە و دەستیانیش خۆش بێ بۆ ئەم معرەزە بۆمانیانی کردووە، زۆر خۆشحاڵم.